من ئەگەر ئەوە هیچ ئەهمیەتی نییە هەرچەند ساڵی تەوەلود کەنجەیە، ئەمما لە 1300 شەمسی هاتوومە دنیاوە. بابکم مەلا بووە، وردە وردە پیان خوێندوم، هەر لە مەدرسەی فەقەیان و مەلا و شتی وا پیان خوێندوم، تا مدەتایەکی نەشبوومە مەلای گەورە وە کۆڵی ئیجازە و میجازە وەربگرم. بەڵام تا ئەندازەیەک لە عەرەبی و بە فارسی توانیومە کار بکەم. تا مەسئلەی کۆمەڵی ژێکاف ئەو وەختی هاتبووە ئازادی لە مەهاباتیان پێدەگوت کە قەزیەی قازی محەممەد، لەوێدا من ئەو وەختە شرکەتم کردووە بۆ ئەوەڵجار توانیومە شیعر بڵێم، دەستم کردووە بە شیعر کوتن. شعری منیشان پێ ناخۆش نەبوو، وەکو دەگەڵ مامهێ منی هەردووکمان پێکەوە بە ناوی شاعری میلی ناویان دەبردین. لە پاشان دوای نەمانی کۆمەڵی ژێکاف و مەسئلەی قازی محەممەد ئەمیش متەواری بووم چوون بۆ عێراق، چونکە لێرە تەبیعی ئەوە ممکن بوو ئەعدام بکەن یا هەرچی بوو دەزێتم بدەن. ئەمن گەیشتمە لە حەبسی شەوەڕام کرد، لە حەبسی سەقزەوە گەیشتمە عێراق. لە عێراقش مدەتایەکی من خەری بووم، کاروبارم دەکرد، فەقیریم دەکردی خۆم و ئەوانە. ئاخری نەخۆش کەوت، نەخۆشی سیلم گرت، چوومە لوبنان. یعنی کەسانێکی دۆست و برادەر هەبووم نردیانم بۆ لوبنان. لە لوبنان من 2 ساڵ مامەوە، لەوەدا کتێبخانەیەکی زۆر گەورەی لێبوو ئەو جێگای ئەو بیمارستانە. دەستم کرد بە مطالعەکردنیە، توانیم لە عەرەبیدا زۆر پێشکەوم، زۆر باش پێشکەوتم. کە هاتمەوە دوایە بۆ بەغدایە قەدەرێکم کاروبار کرد، ئەمە توانیم ئەو ساتی عەرەبی ئەواندا و علەمای عەرەبی ئەواندا جێگای خۆم بکەمەوە، ناسرام. ئەمن توانیومە ئەو بینە لە ئاخریدا لە ساڵانی هەفتاوانە بە ئەندامی مەجمەعی علمی هەڵبژێرام لەوێ وەکو ئاکادێمی علوم، لەوێدا کارم کرد. جا دەو بینانەدا توانیومە زۆر شت بکەم. یەکێک لەوانە دیوانی شاری خۆم کە کوتبووم و ئەوی لە عێراقم کوتبوو، هەموو کۆ کردەوە و چاپ کرابوو، کە ئەوە بە ناوی هەژار بۆ کوردستان هەیە. لە مەجمەعی علمیدا شەرەفنامەیان بۆ چاپ کردم، شەرەفنامەی شەرەفخانی بتلیسی کە تەرجەمە کردو بە کوردی و پێشدا بە فارسیەکی زۆر گرانی پێشوو بوو و حەواشی زۆریشی لێم زیاد کردو لە عەرەبی، لە کتێبانی عەرەبیم تەرجەمە کردووە، تا بۆ تەو کتێبە گەورەیە کە ئێستا هەیە، کۆڵی کەم تاریخێکی کورد. کتێبێکی دیکەشم لەسەر عەشیرەتی گاوانی کورد لە عەرەبیەوە کردە کوردی و ئەویش چاپکرا لەسەر حسابی مەجمەعی علمی، عەشیرەتی لە بیرچووی گاوان. ئەویش ڕەنگە نوسخەی کەم هەبێ، ئەمە لە عێراق زۆر هەبوو. ئەنجار مەموزینی خانیمە من لە سووریا تەرجەمە کرد، جارێکی لە دەست پۆلیسی عێراقیش ڕام کرد، چوومە سووریا 2 ساڵ و نیو، نزیک 3 ساڵ لەوێ بوو. لەو بینەشدا مەموزینی خانیم تەرجەمە کرد بە لەهجەی سۆرانی، ئەویش لە بەغداد دیسان بۆم چاپکرا و بڵاو کرایەوە. ڕەنگە چەند شتێکی دیکە دیوە خەیامم تەرجەمە کرد، ئەویش لەوێ بە هەر بە شیعر تەرجەمە کردووە لەسەر وەزنەکەی خۆی، ئەویش لە عێراق چاپم کردووە. یعنی هەرچەند لێ نووسراوە لە لوبنان چاپکراوە، بەڵام لە شۆرش چاپکراوە، لە چاپخانەی شۆرش لە چێوی. ئەوانم هەن زۆرتر ئەلان لە بیرم نییە لەوێت چەندیکەی بۆ چاپکرا، تا وەختێکی کە من هاتینەوە بەو دیوەدا مەسئلەی مەلا مستەفای لە ساڵی 1961ەوە کە مەلا مستەفا قیامی کرد بە زدی بەعسیان، من دووبارە چووم ئیلتحاقم بەو کرد. مدیریەتی ڕۆژنامە و رادیۆی ئەوێم بەدەستەوە بوو، ئیدارەم دەکرد. دەو بەینانەدا کاری ئەوە نەیدەهێشتی کەوا بنووسم، لەبەرەوە کاری رادیۆەوەی زۆرە، زۆر زەحمەتی هەیە. ئەز دەکەم هاتمەوە، کە هاتینەوە بەو دیوەشدا من لێرە توانیم، هەرچەند من زۆر مەحکوم بووم لە تەرەف دەوڵەتی شاهنشاهیەوە، مەحکوم بە ئیعدام و ئەوانە، و زۆر بە ئیستیلاحی کابرای ساواکی کوتی پەروەندە دەجوزە، بەڵام دیسان بەشی ئەوەندە کوتیامە پەروەندەی بۆ بە ئیجرا مەخەن. لەوە نەجاتیم بوو کە بۆ خۆم جار کار پەیداکەم. کەوتمە ئەوە کە کار پەیدا بکەم، شتێکم نووسی بوو لە کاغەزێک کە بابە
ئەمن عەرەبی دەزانم بە لەهجاتی مختەلیفیشەوە و کۆن و تازەی عەرەبی دەزانم، فارسی کلاسیک دەزانم، کوردیش زۆر چاک دەزانم، کارێکت هەیە یان نییە نێوی کەسمێکدا نەنووسیوە کە هەر جێکێچون دەمدا دەستی کابرێ تەبیعی لە زۆر جێ بە زمانێکی خۆش بەرەیان دەدام نەبوو جێگە لە دانیشگا کوتیان ئەگەر تۆ بتوانی قانونی ئیبن سینا تەرجەمەی بکەی ئێمە کارمان هەیە بدەین. ئەمنیش کوتم باشە دەبێنن بە خەیاڵی خۆم تو عەرەبیەکتیان با بکەم عەرەبی بە هەسانە قانونیان دامێ کە بردمەوە ماڵ و تەمەشام کرد گەڕامەوە کوتم بابە من ئەوە ناتوانم ئەم کارە بکەم. شتێکی یەکجار زۆر مغلق و ناڕەحەت و پەرێشانی و تێی نەدەگەیشتم. ئینسافەن دکتۆر فەڕەوەشی کوتی تکایە گەر تۆ نەیکەی کەسی دینیەویکە ماندوو مەبە ئەگەر هەفتەی یەک سەفحەشمان بۆ بێنی مەمنونی. بەڵام وردە وردە من فێری زمانەکەی بوو تا توانیم جڵدی ئەوەڵی قانون ئیبن سینا دەرخەم، یعنی دامنێ بەوان ئەوان نادیان بۆ چاپکردن ساڵی 1357 چاپی ئەوەڵ دەرچوو لەگوێدا. دەربارەی ئەوە پرسیوتە کە قانون گەیشتوتە چه مەرحەلەیەکی. ئەز دەکەم قانونی شمارە یەک جزئی ئەوەڵی قانون بۆ خۆی 5 کتێبە ئەسلی خۆی قانونی عەرەبی 5 کتێبە. کتێبی سێیەمی زۆر گەورەیە ئەو بە 2 جڵد دەبێتە 6 جڵد تا ئێستا 3 جزئی چاپ کراوە. یەکی ئەوەڵی لە دانیشگا چاپ کرا، دووەمی لە شتروش و ئەوەڵی ئێستا 3 جار چاپ کراوە، دووەمیش 2 جار چاپ کراوە، ئێستا دەیانەوێت هەریکی تەجدیدی چاپیان بکەنەوە، سێمیش تازە دەچوە زۆر درەنگی کێشا یعنی ساڵە کوشتێکی وە. ئەگەر ئەوە زۆر ئەوەی نەکەن ئەمن بخۆم حازری دەکەم بە 6 جزء دەردەچێت بە فارسی. بە فارسیم تەرجەمە کردو ئەمە تا ئێستا تەرجەمە نەکراوە 1000 و ئەوەندە ساڵ لە ئەبوو عەلی سینا ڕادەبرێ هەتا ئێستا تەرجەمە نەکراوە. عینی وەختدا کە کارێکیان قوتیان دەدەینێ کارەکەم ئەوە بوو فەرهەنگی کوردیش دروست بکەم، فەرهەنگێکم نووسی فارسی بە کوردی، پاشان قوتیان فەرهەنگی کوردی بە فارسی بنووسە، فەرهەنگێکم نووسیوە کە ممکنە 6,000 کەلیمە ڕەنگە پتر تێدا بێت زۆر قەتور و زلامە. جا ئێستا خەیاڵیان هەیە چاپی بکەن، ئومێدەوارم ئەگەر چاپ بکرێ ئەویش بۆ خۆی کارێکی کردووە. ئەس دەکەم مەلای جزیریشم شەرف کرد، ئەویش لە سروش بۆیان چاپ کردم. 4 کتێبم لە عەلی شەریعەتی تەرجەمە کرد بە کوردی کە ئێستا تەداولدایە و خەڵک پێیان وایە باشم تەرجەمە کردووە. خولاسە ئەگەر حسابی بکەم پێم وایە 22 شتم بۆ چاپ کراوە تا ئێستا، هەرچەند هێشتا ماویشە نەچاپ نەکراوە. تاریخی ئەردەڵانم هەیە کردومەتە کوردی، ئەویش هەر فارسی بووە. چون با کوردەکە کە تاریخی خۆیەتی و خۆی بیزانێ قەلەم بە زمانی خۆی تێبگا، تاریخی خۆی بە زمانی خۆی بخوێنێتەوە. چاپ نەکراوە. 2 کتێبی تریش، یەکێک لەوانە ڕەوابیتی فەرهەنگی ئیران و میسر لە زۆر لە قەدیمەوە، ئەوە کتێبێکی بە عەقیدەی من زۆر چاک بوو، ئەوم تەرجەمە کرد. یەکی دیش هەبوو تاریخی سولەیمانی و ئەنحایها مەلا جەمیل ڕۆژبەیانی کردووێ بە عەرەبی، من لە عەرەبیەکەوە کردومەتەوە بە فارسی، ئەویش هێستا چاپ نەبووە، هەتا ئەمان نوسخەیەکم پەیدا کردووە. ئەوانە ماون پێش بغەیری ئەوانە 22 مجەلەدێکم پێم وایە بۆ چاپ بووە تا ئێستا. جا ئەوەی کە عەرز دەکەم ئەوە ژیانێکی کە یەکجار زۆر پڕ هەوراز و نشێ و ناڕەحەتی و فەقیری و دەربەدەری و ترس ڕام واردووە تا ئێستا کە هێناومە. ئەوە هەژار لە زمانی هەژارە و ئەوەندەیە. مەژێر وەرە بۆم تێکایە ئەوانی وەشەوە، مەژێر وەرە بۆم تێکایە ئەوانی وەشەوە، بەس بیرێ لەم هەست گەوت و کەنیشتان بکەوایە، دڵتانجی جەهەندەمێم بە ئاواتی بەهاشت، دڵتانجی جەهەندەمێم بە ئاواتی بەهاشت، دایناوە خۆ
شوێن دەریێباز لێکی دەوایە زستانە هەتا ڕوو دەکەم مەیخانە زستانە هەتا ڕوو دەکەم مەیخانە هەر لاسێ گوڵە و لەدا وەورەی ئایایدا گردانایە وا دیارن یاری جوان و ڕووخۆشە جیهان وا دیارن یاری جوان و ڕووخۆشە جیهان تۆڵەی دەبی پێکەنینە سووتانایە ئای خوای لە کارت سەریزانە جێزایە ئەی خوای لە کارت سەریزانە جێزە شیرنایی دەنێیە ناودەم دەڵێ مەی چێژایە خۆت جوانی دروست دەکەی دەڵێ مەیبینە خۆت جوانی دروست دەکەی دەڵێ مەیبینە پیاڵێکی پڕاوە لاریکەوە مەی ڕێژایە مەی ژێر بەسەرێت فردی سیڕاتیش کەڵەکایە سەیرانی باش سەیری دووچایەوی بەڵەکایە زۆرم لە خودایە ویست و کەمیشی نەگەی هەر تۆ بەیەدەمداتێ ئەویش نەمگەرەکەی